ئازانم هەڵمەتێکی پاکردنەوەی سەیرانگای قەرەهەنجیر ڕاگەنراوە. بابەتێک هەیە کە بە بەرپرسیارەتی زانساوێن پێم خۆشە لە منەوە لە تۆوە بۆ بینەران هەر کەسێک بەرپرسە لەم بابەتە کە ئەویش پاکڕاگررتنی سەیرانگاکانمانە، چونکە سەیرانگاکانی ئێمە لە بەهارە کەشێکی زۆر تایبەتمان هەیە بۆ سەیرانکردن. هەموو دەشودەرە بوژێتەوە، بەڵام پێویستەکە ڕەچاوی چەند شتێکی تایبەت بکەین کە بەرپرسیارەتیە لەسەر من لە خۆمەوە دەست پێ یەکەم. ئەویش بەکارهێنانی کەلوپەلی پلاستیکە کە تۆ سەیرانگایەکی جوانت هەیە پاش خۆت چی بەکارهێنیت. ئەگەر بیرت بێتەوە لە ساڵانی ڕابردووە ئێمە سەبەتەیەکمان بەکارهێنات، سەبەتەکە پڕ بوو لە ئەدەوات پەرداغ بوو، دواتر ئەگەر ئاوی لێ وایە لە شوێنەکە ئاشۆردرا، ئەگەر ئاوی لێ نەبووە پەڕۆیەک ئاسڕا و دواتر ئێنرایەوە ماڵەوە کە ئەمە ژوایە کرد تۆ هیچ خاشاکێک هیچ شتێک لە دوای خۆت جێ نەهێڵیت. لە ئێستا ڕاستە کە ئەوە بۆ ژینگە باش نییە و لە هەمان کاتیشا بۆ تەندروستی ئێمە لەوانەیە زیانێک بێت کە لە ئێستا هەستی پێ نەکەین لە داهاتووە بۆ ئێمە بۆ مناڵی ئێمە بۆ دواتر کاریگەریە بێت. با پێکەوە بینەری ئەم هەواڵەبی. هەڵمەتێکی فراوانی پاکردنەوەی خۆڵ و خاشاکی سەیرانگای قەرەهەنجیرە لە سنووری کەرکووک. بەرپرسانی ناحیەکە و خوێندکاران لە ڕوانگەی خەمخۆریان بۆ پاکڕاگرتنی ژینگەی سەیرانگاکە هەڵمەتێکی پاکردنەوەی هەرەوە زیان ڕێخست و خۆڵ و خاشاک و پاشماوەی گەشتیاران کۆ دەکەنەوە. ئامانجی هەڵمەتەکە دروستبوونی هەست و هەڵوێستی بەرپرسیارەتی و ژینگە دۆستیە بۆ ئەوەی بە هەوڵی هەمووان ژینگە و سروشتی کوردستان لە پیسبوون بپارێزرێت. هەستای بە پاکردنەوەی سەنتەری شارۆچکەی قەرەنجی دیارە سەنتەری شارۆچکەی قەرەنجی سەیرانگایەکی تایە گەشتیارێکی زۆر ڕووی تێدەکات لە ڕۆژانی هەینی و شەمماندا و لەگەڵ خوێندنگەکانی سنووری شارۆچکەی قەرەنجیدا هەستای بە پاکردنەوەی ئەمەش هەستکردنەوە بە بەرپرسیارەتی و بۆ پاکڕاگرتنی سەیرانگاکانی قەرەنجیر و دەوروبەری. سێم چەند ڕۆژە خەڵکی زۆر بایەتە بوو لە هەموو شارەکان و گەشتارێکی زۆر بایەتە بوو بەڕاستی کە پاکوخایانیان ڕانەگرت بوو. ئێمەش هەستاین بە پاکوخایانی شارەکەمان ڕاگرین و کە ئەم ناو پاکەین و بەڕاستی بۆ خۆمان ئەسمان بە پرسیارەتێکی زۆر کردەوەکو ئێم مەکتەبەکەی خۆمان و چەند خوێندنگەیەکی کە هەستاین بە پاکردنەوەی شارۆچکەکەمان. بەشداریکردنی هەمووان وەک یەک لە پاکردنەوەی شوێنی گەشتیاران لە قەرەهەنجیر گوڕوتینی زیاتری بەخشیوە بە هەڵمەتەکە. لە ماوەی 3 سەعاتدا زیاتر لە 2000 لایلۆنی خۆڵ و خاشاک پڕکران لە پاشماوەی گەشتیاران. بەڕاستی بەداخەوە و دیمەنانەی کە من ئەمڕۆ بینیم یا چەند ڕۆژێک کە ئێمە لە دوای گەشتەکەی ڕۆژی جومعەوە گەشتیاری بەڕێز کاتۆتە ئێرە بەداخەوە هیچ هەستی بە پرسیارەتی پاکوخاوی نەکردووە. بۆیە ئێمە هەڵساین بە تیمێکی گەورەوە کە نزیکەی 300 بۆ 500 کەسین 5000 علاگەمان بەکارهێناوە تا ئێستا نازانم چەنی بەکار هاتووە بەس دە سەر و 1000 و 2000 علاگەوە تا ئێستا کۆکراوەتە لە ماوەی سەعاتێ 2 سەعاتە. وەک هەوڵێک بۆ پاکڕاگرتنی ژینگە و شوێنە گەشتیاریەکانی ناوچەکە لەمە و دوا لە ڕۆژانی پشوودا ڕێنمایی ژینگەی و کیسی خۆڵ دەدرێت بە گەشتیاران بۆ ئەوەی دوای خۆیان پاشماوەکانیان کۆ بکەنەوە و لە ناوچە گەشتیاریەکاندا فڕێ نەدەن.